شیلان و سەنگەر و سۆران بۆچی لە ئێستادا بەرنامەکانیان سڕ کراون؟ کێ بەرنامەکانی سڕ کردوونە؟ بۆچی ناتوانن ئێستا بەرنامەکانیان پێشکەش بکەن وە لەسەرچی غەڕامە کران؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. دەمێک بۆ خەڵکانێکی زۆر هاواریان دەکرد دەیانوت دەبێت زۆربەی پرۆگرامەکانی نێو تیڤی و نێو سۆشیال میدیا ڕەش بکرێنەوە نەمینێن لەبەر ئەوەی دەبنە هۆی تێکدانی کۆمەلگا و تێکشکاندنی خێزانی کوردی. 2000 وەزارەتی ڕۆشنبیری بڕیارە دروستەکەیدا وەک ئەوەی خەڵکێکی زۆر چاوەڕێ ئەو بڕیارەی وەزارەتی ڕۆشنبیری بوون خۆیان دەڵێن لە دوای چەندین سکاڵە و تانا دژی چەند بەرنمەیەکی ئەو کەناڵانە 2000 حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیریەوە لە کەناڵەکانی نێت تیڤی، کورد ماکس، کۆڕەک تیڤی ڕاگەیت بۆ وەزارەتی ڕۆشنبیری هۆکاری ڕاگررتنی بەرنامەکانیان پێ دەڵێن لەبەر ئەوەی بەرنامەکانی ئێوەمان ڕاگرتووە چەندین قسەی نەشاوی تێدا کراوە و ئەو قسانەی ئێوە دەیکەن نەک تەنها پیاو بەڵکو بگرە ئافرەت و منداڵیش ئەم قسانیان جێلێ بێ زۆربەی کار لە خەدلا دەدەن دەبنە هۆی لە دەستدانی منداڵەکانمان و کچەکانمان و خێزانەکانمان و بەرنامەکانی نێتگرام لە نێت تیڤی کە سۆران پێشکەشی دەکرد و سۆران ئیمام ئیسماعیل سەرەتای دەستپێکردنی لە کاری ڕاگەاندن وەکو ئەکتەرێکی کۆمیدی بەشداری دەکرد لە چەندین پرۆگرام دواتر بوو بە پێشکەشکاری مەیدانی دواتر هاتە نێو تیڤی و بەرنامەی نێتگرامی پێشکەش دەکرد وەروەها ئێستا شەر ئەو بەرنامەیە پێشکەش دەکا. شیلان لە سەرەتای دەرکەوتنی وەکو لەیدی گەگا و هەندێک هەنەر خۆی پیشان دەدا و وەروەها ئیشی فۆتۆ مۆدێلی دەکرد بەڵام دواتر لە پڕدا هاتە نێو تیڤەکانەوە بوو بە پێشکەشکار لە سەرەتا لە پرۆگرامی نێتگرام لە نێت تیڤی بەشداری کردو و دوای چەند ساڵێک ئەوێندەری بەجێشت و هاتە کورد ماکس وەروها لە ئێستاشدا بەرنامەی شەو مەگەزین پێشکەش دەکا و خەڵکێکی زۆر وا دیارە گلەییان لێ کردو دەڵێن قسەکانیان هیچ شیاوی نێو خێزانەکانمان نییە بۆیە پرۆگرامی شیلانخانیشیان ڕاگرتووە لە ئێستادا. سەنگەر کەمال لە سەرەتادا هونەرمەندێکی میلی بوو دواتر دەستی بە کلیپ و گۆرانی کرد و وازی لە گۆرانی میلی هێنا دواتر ڕووی لە تیڤی کۆڕەک تیڤی کرد بوو بە پێشکەشکاری بەرنامەی نایت شۆ وا دیارە بەرنامەکەی ئەویش وەکو پێشکەشکارەکانی تر هەڵسوکەوتی نەشاوی لێکرایەوە قسەی نەشاوی لێکرا و بەرنامەکەی ئەویش ڕاوەستاوە بۆ کاتێکی نادیار. وەزارەتی ڕۆشنبیری ئاگاداریان دەکاتەوە پێیان دەڵێ ئەگەر پەخشکردنی ئەو بەرنامانە بە هەمان ناوەڕۆکی بابەت بکەنەوە ئەو ڕوبەڕوو یاسا دەبنەوە. وەزارەتی ڕۆشنبیری ڕاگەیاندووە ئەو بەرنامانە پێچەوانەی نەریت و ئاین و ئادابی گشتی زانیارین و کۆمەلگان شیرازەی خێزان تێک دەدان. پەیامی وەزارەتی ڕۆشنبیری بۆ کەناڵەکان پەیامی وەزارەتی ڕۆشنبیری بۆ کەناڵەکان ئەوەیە بۆ کەناڵ ئاسمانیەکان بابەت ڕاگررتنی بەرنامەکان دوای پێشکەشکردنی بەرنامەکانیان لە کەناڵەکان تایبەت بە چاو پێکەوتن لەگەڵ هونەرمەند و کچە مۆدێل و شاجوانەکان و خەڵکانی تر زۆرێک لە گفتوگۆکانی نێو ئەم بەرنامەیە نەشا و دوورە لە نەریتی کۆمەڵایەتی کە ناڕەزای و سکاڵەیەکی زۆر ئاراستەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کراوە. 2000 داواکاری گشتی دەستەی مافی گشتی بە نووسراوەکانیان ژمارەی 208 لە 9/3/2021 و ژمارەی 242 لە 16/3/2021 داوای ڕاگررتنی ئەم جۆرە بەرنامانە دەکەن کە پێچەوانەی نەریت و ئادابی گشتیە و زیان بە کۆمەلگا و شیرازەی خێزان دەگەێنێت بۆیە ئاگادارتان دەکەینەوە کە دەست بەجێ تاکو یەک هەفتە ئەم بەرنامانە لە کەناڵەکانتان ڕابگرن و دواتریش پێداچوونەوە بە ناوەڕۆک و ستایلی بەرنامەکەتاندا بکەن بە پێچەوانەی لەباری پابەند نەبوونتان بە جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەم نووسراوەمان ئەوە پاپشت بە مادەی سێەم بەڵگەی سێم لە ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2014 وەزارەتی
ڕۆشنبیری و لاوان ڕێگای یاسایی بەرامبەر کەناڵەکان دەگرێتن و کەناڵەکان لاونەیە دابخاین. ئایا ئەم بەرنامانە دەکرێن؟ دەبێت کێیان لە پشت بێتن و بە چۆ هۆکارێک ئەم شتانە دەکەنەوە ئەم شێوازە ستایلە دەهێنە نێو ماڵەکانی کوردی و دەبێتن ئەو کەسانەی دەبنە پێشکەشکار ئایا ئەو ئەزمونیان هەیە کە پرۆگرامەکان پێشکەش بکەن. بۆ نمونە ئەم سێ بەڕێزەیە پرۆگرامەکانیان لە ئێستادا ڕاوەستاون و سەنگەر کەمال هونەرمەندە بۆتە بە پێشکەشکار و شیلان فۆتۆ مۆدل بوو کاتی خۆی لە ئێستادا بۆتە بە پێشکەشکار وەروە سۆران ئاکتەری کۆمیدیا بوو لە ئێستادا بۆتە بە پێشکەشکار. ئایا ئەو کۆلۆژانە بۆچی ئەم بەشانەیان تێدایە و کە بە شێوازێکی ئەکادمی بەشی ڕاگەاندن دەخوێنن ئەم تەلەبانە لەکوێنەوە بۆ نایەنە سەرتیڤەکان بەرنامە پێشکەش بکەن. هەر کەسێک بێوێ لە کارە جیاوازەکانی تر دێ دەبێت بە پێشکەشکار. ئەو هەموو قوتابیا کە بڕوانامەی ڕاگەاندنیان هەیە لەکوێنە بۆ نایەنە سەر شاشە و بەرنامە تەقدیم بکەن. ئایا ئێستا لە نێو کەناڵەکانی کوردیدا هەموو بۆتە خزمێنەوە واستە واستەکاری ئینجا بەرنامەیان پێشکەش دەکەن؟ ئایا هەموو پێشکەشکارەکانی کورد کە لەسەر تیڤەکان دەردەکەون هەموو کەسانی بەتوانە و لێ هاتوونە و بە زمانێکی پارا و قسە دەکەن و بە شێوازێکی ئاسایی ڕەفتار دەکەن و ستایلیان گونجاوە بۆ سەر تیڤەکانی کوردستان؟ ئێمە بۆچی کەسی شیاو لە سوێنی شیاو دانانین و تۆی وەکو بینەر چۆن ئەو پێشکەشکارانە هاڵ دەسەنجێنی و بە چ شێوازێک دایان خەملێنی؟ کۆمێتمان بۆ بنووسن. ئەوانە کە بەرنامەکانیان ڕاگیراوە کەسانی ئەکادمی بوونە یان بە شێوەزاری سەر شەقام قسەیان دەکرد و بەرنامەیان پێشکەش دەکرد. بۆیە دەبێتن لە نێو پرۆگرام شێواز و ئەتەکێتی خۆی هەیە و بە شێوازێکی زۆر جوان بەرنامە پێشکەش بکەیت. لەبەر ئەوەی چەندین کەس تەماشای تۆ دەکا، هەم منداڵ، هەم گەورە، هەم گەنج، هەم بەتەمەند. بۆیە ئەم کەناڵانە فاملینە دەبی بەرنامەی وایان هەبێ فاملی بێ نابێ خێزانەکانمان لێک بترازێ بەهۆی بەرنامەکانمان وە کچەکانیشمان لە ماڵەوە بێنە دەرێ و تەماگیریان بکەن. و دوایین جار چەند ئافرەتێک بەشداریان کرد لە پرۆگرامەکانیان دەیانوت ئێمە بێک ستۆری دەتوانین لە ڕۆژێکدا دەفتەرەکو و بەدەست بێنین. وەروەها ئەوەی تریان دەیوێت کەسێک تەقدیمی کردومە ملیۆنێک دۆلاری داومەتێ بەش شوم پێ بکە. ئەمانە دەبنە هۆکاری ئەوەی ئافرەتەکانمان بەلاڕێدا ببن. وە کۆمنتی تۆچیە بۆ ئەم خاڵانە. زۆر سپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیددیۆیەکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتەیەک یان چ کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان راپۆر دروست بکەین بۆمان ناوەکەی لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتن. وەروەها سەبسکرایبی چەناڵەکەشمان بکەن و بۆ زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی بینێت یەکەم کەسبی بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.